بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بە ڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێم لە دەرفەتێکی نوێ بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە لە دووتەی بەرنامەی گفتوگۆ کە بەرنامەکەمان تایبەتەکەین بە بابەتە ئاینیەکان و لەم مانگە پیرۆزەیە مانگی پیرۆزی ڕەمەزان بە دەرفەتی ئەزانین لە بەرنامەی گفتوگۆیە هەندێک تەوەر و باسی گرنگ هەن بۆ ئێمە و مسلمانانیش کە هەڵوێستیان لەسەر بکەین و زیاتر ڕوونیان بکەینەوە لە سەریان ڕاوەستین بە ئومێدیەوەی کە زیاتر پابندیان بین. گفتوگۆی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز و خۆشەویست مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای ئاینی دەبێ زۆر بە گەرمی هات بەخێراتنی بەڕێزیانەکەین بەخێربێن خێربێن. مامۆستا دەمانەوێت لەم تەوەرەیە باسی بەخشندەیی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەخشندەیی من حەزەکەم بۆ چوونە نێو ئەم بابەتەوە وەکو زاراوەیشی ئاینی لە ڕوانگەیشی ئاینیەوە بەخشندەیی بەمانای چی دێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد بس خوشي لي كما هو عباس خوي تعالى بخاتم ميزان حسناته همومانا وإن شاء الله. بالنسبة إنفاق وبخشينا طبعا إنفاق مصطلح قرآنية ما بس بي بخشينا يتر زياتر أو مصطلحة بو بخشيني مادية يعني بو مسائل بارية وإنفاق لزمان عربية لاشتقاق نفق نفق يعني تنيل يعني أم نفق أصل وايا أم إنفاق السربة شون أوا بتاريكي تنيل تاريك عادة النفق فإنسان أبي أوا نفق يدروس كا لبين خويو مقابلة يعني لبين دولة من وفقيرك بشوازيكي سري طبعا بعلانيش أما جاي بيدا وقرآن بلام أصل لإنفاق بويا لنفقها بس سرية يعني أبي زور أشكرا نبي أبو رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا حديث بخاري مسلم أبو هريرة إجرته وسبعة يظلهم الله في ظله حوت عقمك يكلوانا ورجل تصدق بصدقة فأخفأها حتى لا تعلم شماله ما أنفقت يمينه بويا خفائتيا بلام إتر أم مصطلحات وانين قوري كين شتيكي بشيء تجير سر باشا يعني إما لبابة مادية كي أجارك بوسينا وجا أشينا سروي كايا تنابخشين بمادة وبارا أكريانا زۆر باشە ئەگەر کەم ینی چێ بەرپرسە لەوەی کە ببەخشێ یا کێ ئەبێ ببەخشێ مامۆستا لە ڕووی مادیەوە مەسەلەن ئەوانەی کێن کە مکەلەفن بەوەی لەناو مرۆڤایەتیا بەخشندا بن. بەڵێ طبعا ئەسڵ وایە ئێمە دوو جۆر بەخشینمان هەیە بەخشینێکمان هەیە ئەوە پێوترێ يعني إطلاقي كلمة كراوة لسر كلمة زكاة بلين كهر بابك لبابي صدقة أو فرزك لسر مسلمانان لسر بلين دولة مناني مسلمانان رسول الله صلى الله عليه وسلم فرميت حيث كلام البخاري مسلم فرميت بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة كواتا إيتاء الزكاة سيهم ركن أم دينية أما جزء كلا بخشين كفرزة لسر دولة منكان والقرآن جفرين خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها كواتا فرز لسر نصابك معلوم لكاتك معلومة بو أشخاصك معلوم كقرآن فرميتي إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة هش صنفكي كلا سورة توبة هاتوا هش صنفية أتوانا أم جور الزكاة والقرن نوعي دوهمي نوعي صدقي عامة يعني إنسان بخشيني عام بلين هش كاتي ميلي ليبو بكيف خويا تواني بخشي لدينارك وهرتا ما لا نهاية بكيف خويا إن جاء أشت بابي صدقة أشت بابي بنا دروس كبنا ويتر أو بنايك مزجود به خستخانة به حضانة به روضة به حديقيك قشتي عام به مسلمانان بنايك بيد إتر هرشي يقلم بابتانا بي أو ترى صدقة ففرض لسر كساني دولة من زكاتك أما صدقك بجوري تواناي أو كسا يعني كسي فقير من هي بولمونا حزكاة صدقيك هبه بخشينك مادي هبه إتر هرشنك به دينار به ربع به هرشن به بقدر خوي تعالى باداشتي أداته ولا قيامته ومرجنية يعني إنسان هرتا دولة من نبي يعني كات دولة من نبي الله بخشيني هبه بالعكس خوي بردقار لحديث قدسية أفرمي كل بخارية هاتوا يا ابن آدم أنفق عليك يعني تو بخشة منيش
ئەبەخشم لەسرت منیش ئەدەمێ یعنی فبگوێرەی توانای ئەو کەسە سەدەقە عامەکە بەڵام زەکاتەکە پارەیەکی معلومە مەبلەغێکی معلومە زەکاتەکەی لێ دەرئەکرێ بۆ ئەشخاصێکی معلوم لە کاتێکی دیاری کراوە. زۆر باشە جەنابەت بە شێوەیەکی گشتی ئەوانت باس کردی ینی بەسەرەوە عەرەبیەکان کە دەکرێت پێیان ببەخشرێ ئەکرێ زیاتر لەسەر ئەمە ڕاوەستین کێنەوانەی ئەکرێ لە بەرچاو بگیرن لە کاتی بەخشینە. بەڵێ طبعا ئێمە ئەبێ زەکات کاتێک موزەکی دەری ئەکات یعنی کاتێککە دەوڵەمەند زەکاتەکەی دەرئەکات ئەبێ بگەڕێ بۆ ئەشخاصی مستحقی خۆی نابێ زەکاتەکە لە خۆی کاتەوە هەندێکمان هەیە بەداخەوە یعنی جاری وایە لە زەکات مێ نازان بیان بکێ مەجبور ئەیەم بە فڵان کەس بە مامۆستای ئاینی بێ ئیمام خەتیبی مزگەوت بێ هەچ کەسێ لەگەڵ ڕێزمانە بۆ هەموو پلەکان یعنی بەڵام ئەسڵ وایە ئەم کەسە کە زەکاتەکەی لایە حەقی فقراء لای ئەم دەوڵەمەنە طبعا خوای تعالی وا خەڵکی دروست کردووە فقراء و ئەغنیا بەقەدەریەکە ئیسە ملیار و نیوە مسلمان هەیە بڵێ ملیار و 200 ئەهلی سنەیە و 300 بڵێن شیعەیە ملیارێک و نیومان هەیە 750 بە 750 خوا ئەوا دروستی کردووە بۆ ئەوەی کاتێکە زەکات دەرەکەی تر فەقیر نامێنێ هەمیشە هەمووی متەساوی ئەبێ بۆیە ئیبن حەزم بەڕەحمەت بێ لە محەلا فتوای یاوە کە واجبە بۆ فقراء هەیە بچێ شۆڕش بگێڕە بەرامبەر دەوڵەمەندەکان یعنی ثەورە بگی چونکە حەقی خۆی لایە فەئەم کەسە ئەتوانێ بیا بەم هەشت صنفە ئەم هەشت صنفە کێن فقيرة طبعا فقير دو جوار معناها فقراء ومساكين معناها يتر بيناسي مختلف يعني لاي فقهاء لاي زانايان او هيك فقير بلين باشترى مسكين خرابترى ياخذ ب هندي كان بعكسه ويلين الله مسكين باشترى الفقير ان جاء عاملين عليها اوانيك ايشا كان لسري مؤلفي قلوب اوانيك دليان راكشي وناو مسلمانان ان جاء بو غارمين اوانيك قرزارن ان جاء بو ابن السبيل اويك سفري كردو هاتو بو نمونه بو شاري سليماني ناتوانێت بگەڕێتەوە ئەبێ واجبە لەسەر ئەو کەسە بیداتێ و بڕاتەوە بۆ وڵاتی خۆی وەفی سەبیل الله ئەو کەسەی کە جیهاد دەکا ئەمانە هەمووی پێویستە ئینسان لە بەرچاویان بگرێ و زەکاتەکەیان پێ بدات ئیتر طبعا ئەقسامی کێژی لێ بۆتەوە ئەگەر لە خلالی باسەکانمانە جەناب ئاماژەی پێ بە خزمەتتان هەندێکی بۆچ پێویستی ئێستا پابەندی بەبەخشینەوە ناکرێ مامۆستا ینی جەنابت فەرموود ئەگەر بەخشین ببێ فەقیر و هەژار و ئەم سنفانەی کە بەخشینیان پێکەوێتەوە یا نامەن یا زۆر کەم بەس بە پێچوانەوە ئێستا زۆرن ئەوانەی کە بەخشینیان ینی پێویستە وانەی کە پێویستە هاوکاری بکرێن پێیان ببەخشرێت لەبەر چی ئەم پاڵنەرانە بۆ نەماون مەسەلەن ئەم دۆڵەمەندانە لەکوێن مسلمانان بۆچی توانای بەخشینیان کەم بۆتەوە گرفتەکە لەکوێیە بەڵێ طبعا ئەمە دوو مشکلەمان هەیە یان دوو جۆرە ئەم قسەی جەنابەت یەکەمیان ئەوەیە زەکات هەیە بەڵام ناگا بە حەقی بە ئەهلی خۆی زەکات هەیە ناگا بە ئەهلی خۆی طبعا بەداخەوە هەندێک خەڵک هەیە زەکات وەرەگرێ یعنی شایستەی ئەوە نییە کە زەکات وەرگێ خۆی ئەگەر زەکات بزانی چەنە خراپە وەرد ناگر چونکە زەکات پیسی ئەو ماڵەیە ئەمە نەسی حەدیثە پیسی ئەو ماڵەیە دەریەکات لە کەم و کورتیەک لە نوقسانیەک لە معاملەیەکە شوبهەیەکی تێکەڵ بووە شتێکی حرامی تێکەڵ بووە وەری نەئەگرە و کەسە بۆیە واجب بۆ فەقیر لا حول له ولا قوة هیچ دەسەڵاتێکی نییە مەجبور ئەو پارەی ئەو زەکاتە نەبێ ئەمە یەکەمیان وەکوتم پارەکە ناگا بە جێی خۆی بە فەقیرەکان دووهەمیانیان ئەوەیە دەوڵەمەندەکان زەکات دەرناکەن طبعا زەکات دەرنەکردن ئەمە کەبیرەیەکە لە کەبائیر هەچ کەسێ زەکات دەرنەکات ئەمە کەبیرەیە چونکە زەکات و سەلات لە قورئانە لە 82 ئاەتە هاتووە بەیەکەوە ئەم دوو خوشکە ئەم سەلات و زەکاتە بەیەکەوە 82 ئیتر بە متەفەرەقی چەند جار هاتووە فهەچ کەسێ نوێژ بکە و زەکات نەدا نوێژی کردووە بەس کەبیرەی زەکات نەدانی لەسەرە نەعوذ بالله ئەمە تاوانێکی زۆر گەورەیە الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون فأما براستي يعني تهديدك قرآنية أو كسانات تهديد أكاد كزكاة نادا بخباري حقي أو فقيرة نادات يعني جاري بزور يزاني بونمونا من خلق ناسم وتویانە زەکات حسابی کردووە زەکاتەکەی 200 میلیۆن بووە توێتی من ئیش کەم و 200 میلیۆن بیان بەوانەی کە بێکار و بێکاسبی دانیشتون حیف نییە یعنی ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی ئەمە تاوانێکی کەبیرێ بۆچی تێگەیشتنی بۆ دروست بەوە ڕایەوە وەڵاهی بۆچی وە بیرەکاتەوە یعنی سەراحەتەن ئەگەر ئاوە مەسەن لە ماڵەکەی بڕوانێت 200 میلیۆن زۆرە بەس ئەبێت چی وای لێ بکە ئەم ماڵە زۆر نەبێ بەلای ئەوەوە بۆچی بۆ تێگەیشتنە بیرەکاتەوە کەم 200 میلیۆنە بدا بە خەڵکی هەروە والله ئینسان
وا فطرتی ئینسان وا دروست کراوە قورئانیش ئاماژەی پیاوە کە حەزی لە پارێ بل تأكلون التراث أكلا لما وتحبون المال حبا جما زۆر ئینسان پارەی خۆشەوێت بەڵام ئەم خۆشەویستی پارەیە ئەگەر ئیمان بەسەر یازاڵ نەبێ و قیامەتی بەسەر یازاڵ نەبێ حتما تووشی يعني تهلكة أبي وبالمناسبة كلمة تهلكة لسياق إنفاق هاتوا إما كالين توش خو توشي تهلكة مكان أصلي تهلكة بو أو زكاة نديت بو أفرمي قرآن سورة بقرة أفرمي وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأنفسكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين كواتا وأنفقوا ببخشن خوتان توشي تهلكي دوزخ مكان خوتان توشي تهلكي حسابي قيامة نكن بويا أما لكاتي خويا لكاتي بلين خلافي مسلمانانا كاتك خلافة هبوا أما بزور ورقي ولا دولة منان يعني حتى إمامي أبو بكر الصديق كاتك هندق مانعي زكاة بون زكاة أن أدا فرمي لأقتلن الذي يفرق بين الصلاة والزكاة حتى إمامي عمر بابا أو مسلمانة توبوتشي أيكوجي فرمي أوليس هذا بحقها أما حقي خويتي من يعني هست مقاتلة كم شو كم منع زكاة يعني كردوه فأم سعد بونوية ياخذ أم منع زكاة أما بيستي بتجديد بونوه وتازة كردنوه تيجيشتنيكي نويه أما إيشو كاري ما مصطياني آينية أو أهلي نصحوا آموشقاريا كان دعاتو بان خوازة كان كجاري كصياغي أم مسألة يبكنوا ويعني دائما باس بكريد لإعلام كان لتلفزيون كان لهمو شوية كان شو كبراستي لا يؤمن أحدكم حتى يحب لنفسه حتى يحب لأخيه ما يحب لنفسه أبي أصل وايا من شون حزكم شو ما بهشتوا يا دولة منكو كاك دولة منكو فلان كسيش بيت بكاتك أشي تبهشتوا تو لبرأ تواني دفاع لم دين بكي دفاع لم دائرة إسلام بكي بباركت لدروي باسوخاسي زكاة ما مصتا أو بخشيني كهر يكمان لوانية زكاة صنفێکی تایبەت بگرێتەوە دەوڵەمەندەکانن بەڵام بەخشین بە تێکڕایانی ئەوەی کە شتێکی هەیە و بناکەی لەو شتەی نوقسانە ئەکرێ ببێتە بەخشەر ئەمەیان چۆنە چێگرێتەوە چۆن ئینسان من چۆن بیر بکەمەوە کە ئەکرێ شتێکم لە دەست بێ بیبەخشم بەڵێ تۆ چۆن وا بیر بکەیتەوە مەسەلەن لەو ماڵی کە هەتە لەوانەیە کە بتوانی ببەخشی ینی بەڵێ ئەگەر لەسەر ئەم چمکە ڕاوەسین لەسەر ئەم مەوزوع ڕاوەسین بۆی هەموو مسلمانان ئەکرێ شتێکیان لا بێبی بەخشن بەوەی کە نیانە ئەمە چۆن ئەگەر لەسەر ئەمە هەندێک قسە بکەی و ڕێنمایی بە مسلمانان بدەین بەڵێ طبعا ئێمە فقهی زەکات فقێکی قوڵە ئینسان ئەسڵ وایە لە کاتی بەخشینە یعنی بەعەقڵەوە ببەخشێ ئێمە جاری وایە بە عاتیفە ئەبەخشین ئەسڵ وایە بزانین کوان بەخشینە ئەولاترە بۆیە ئێمە کتێبمان هەیە ناوی فقهی ئەولەویاتە ئەسڵ وایە ئەولەویات بۆ ئێمە چییە بەخشین لەم کاتەیە بۆ چی باشە ئەوە بکەین بۆ نمونە کەسمان هەیە دۆستمان هەیە ساڵی وا هەیە دوو جارەچێ بۆ عمرە سێ جارەچێ بۆ عمرە هەموو عمرەیەک بەلانی کەم و 15 گەڵای تێئەچێ باشە ئەم 15 گەڵایە تۆ ئەچی عمرە ڕاستە رسول الله صلى الله عليه وسلم فرمي يعني تابعوا بين الحج والعمرة وكل نسائية هاتوا متابعي بين حج وعمرة بكن زانايان زور بيان بحو صال دايان ناو باشا تقول لصالك هادو سيج على شي بو عمرة چيكي من أجري باشتر شاكتر بي ألم لصد هزارك مهم تربية كتو جنابي فرمي أشم عمرية كم طبعا عمرة لانتقاض ناكم لشأني عمرة يعني حتى لا أحناف واجبة أجر باداشي خويه بلا مرة جنجك دامزرينا گەنج ژن بۆ گەنجێ بێنە وەرە ئەم ئیعلامە ئەم تەلڤیزیۆنە کە خزمەتی موسڵمانانەکە وەرە دەستی خێری بۆ ڕاکێشە من تەکیدم لەم بینای جەنابتانە لەم ئیزاعی جەنابتان هەیە هەتا ئیسە معاشی وەرنەگرتووە باشە ئەمە ئیشی دەوڵەمەندان نییە ئیشی کەسان نییە کەسانێک نییە کە ئەهلی بەخشینن ئەو کەسانەی کە ئیشەکەن ئیعلامی ڕاستەقینە هەوڵەیەن طبعا بالمناسبة يعني إنسان لسطاسد ناتوانێ بەڵام هەوڵەیات چی ڕاست و ڕاستەقینە بێ ئەوە بخاتە خزمەتی موسڵمانان پرۆژێکی ئیسلامیە پرۆژەیەکی ئیسلامی وشەی ئیسلامی هەنگاوی ئیسلامی خطەی ئیسلامی ئەمە هەمووی پێویستە هەمومان دیفاعی لێ بکەین پێویستە هەمومان لەگەڵ یابین و بزانین ئەولەویەتی بەخشینی ئێمە بۆ چییە بۆ نمونە جاری وا هەیە ملیۆنێکم پێیە بیبەخشمە ئێمە بە دەکەس کاکەوا نابێ چۆنە بێ بەخشین چۆن شتی وابێکی 100,000 بێت ئەسڵ لای حەنابیلە ئەسڵ وایە پارە بدەی بە فەقیر هی ساڵێک بەشی ساڵێکی بکە ئەو ملیۆنە بدە بە کەسێک ئەو ملیۆنە وەرە بیدە بۆ نمونە شتێکی مهم شتێکی گرنگ ئەمە پێویستە ئێمە بە خەڵکی بڵێین هۆشمەندیان کەینەوە و بزانن چۆن ئەبەخشن چونکە بەخشین بەڕاستی خطەی ئەوێ پرۆژەی ئەوێ تەرتیبی ئەوێ تەنظیمی ئەوێ پێویستی بە پرسیارە هەر لە خۆتۆ مەبەخشە پرسیار بکە کاکە پارەکە مەدە بەس پرسیارەکە بدە بکە بۆ ئەوەی ڕێنمونیت بکەن
مامۆستایان ئەهلی عیلم کەسانی پسپۆر بۆ ئەوەی بڵێن بچۆ ئەو ئیشە بکە ئەمە ئەولاترە لە ویکەیان چونکە ئێمە جاری وایە ئیسە مزگەوتکردنەوە طبعا مزگەوتکردنەوە ئەجر و پاداشتی خۆی هەیە هیچ کەسێ مزگەوتێ بکاتەوە إلا خوای تعالی ئەگەر وەکو قەفەسێکی جوابێ رسول الله فەرمی عەلەیهی سڵاتو وسەلام خوای تعالی بەیتێکی بۆ دروست ئەکا لە قەسرێکی بۆ دروست ئەکا لە بەهەشتا بەڵام مزگەوت زۆر بووە ئیسا کاکە ڕەوزەیە بکەرەوە ئیسا حەزانەیە بکەرەوە دارولئەیتامێ بکەرەوە حەدیقەیەکی گشتی بکەرەوە خەستەخانەیە بکەرەوە ئیتر ئەمە پێویستی وەکو وتم ئەبێ بە عەقڵ ئێمە بەخشی ئەبێ بزانین چۆن ئەبەخشی زۆر باش مامۆستا بەخشین بەرامبەر بە کەسە نزیکەکان چۆن ئەکرێ مەسەڵەن بۆ نمونە کەسی وا هەیە بەخشینەکانی خۆی ئایا جائیزە ئەگە بەخشینت هەبوو بە کەسە زۆر نزیکەکانتی بدەیت وەکو باوەک وەکو دایک وەکو برا وەکو خوشک وەکو نەوەکانیان مەسەڵەن ئەمە لە عینی ئیسلامە چۆن کامیان ئەرکە و ناچێتە بابی بەخشینەوە کامیان نەچێتە بابی بەخشینەوە ئەکرێ بەخشین دەبی بەرامبەریان بەڵێ طبعا دەستی خۆش بێ بۆ ئەو پرسیارە ئەسڵ وایە ئینسان خزم و کەسوکاری خۆی بیر نەچێ والأقربون أولى بالمعروف قرآن فرمي إن جاء رسول الله صلى الله عليه وسلم فرمي وحتى كلام مسلم الإمام أحمد آية صدقة بو صلي الرحم دو أجريه هم أجري صدقك أجري صلي رحمك صلي الرحم يتر أويك بتو أجاتوا أويك بلين زور نزيكته وكو قرآن فرمي حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وعماتكم وخالاتكم وبنات الأخ وبنات الأخت أمانيك نزيك اللي يتوا خشك براية كتشا كرة پورە ئیتر پور چ خوشکی باوک بێ چ خوشکی دایک بێ ئیتر ئاوا خوشکەزا بێ ئەمانەی کە زۆر نزیکتن بڵێ زانایان فەرموویانە لە ئەسڵەوە بۆ فەرع بێ بەڵام لە فەرع بۆ ئەسڵ نابێ بمعنى یانی چۆن لە کوڕەوە بۆ باوکو دایک نابێ شەرعەن کوڕ زەکات دیا باوکو دایکی خۆی چونکە رسول الله فەرمیەتی ئەنتە ومالوکە لئەبیک ئەسڵ وایە باوکو دایک یعنی غەسپە لەسەرمان کە بەخێویان کەین کە یارمەتیان بدەین چونکە ئێمە بما كسبت يعني سبب كاري إيما أوانا دعاء فضل رب العالمين أو يعني من ذكر وأنثى إيما لوان بوين فواجب لسلمان بخير يعني كين أما لفرع وبو أصل نابي بلام لأصل وبو فرع هندي لزانيان وزوربي زانيان جوازيان داوا كإنسان بونمونا بيدا بكشي خوي بلام بمرجع لمالك شوي كردبه مالي جيابه من عليه هبه بونمونا وزيعتيان زور باج نبي اینجا برا بۆ برا طبعا هەمووی لە یەک نیتاقی ماڵێکا بێ شەرعەن جایز نییە زەکات بدرێ بە یەکتری هەمووی لەسەر یەک سفرە بن وئینەما ئەوەی کە ماڵی جیایە برا بۆ برا بۆ خوشک بۆ برا وهاکەدا خوشکەزا بۆ خاڵ و خاڵۆ بۆ خوشکەزا ئاوا ئەبێت یعنی بەم شێوازە زانایان وتویانە جائزە جا دائما هەوڵ بین سیلەی ڕەحممان بیر نەچێ خزم و کەسوکارمان بیر نەچێ هەرچەند کێ نزیکتە ئەبێ ئەسڵ وایە دەست بۆ ئەوە ڕاکێشی مەسەلەن دراوسێ ئەولاترە لە منطقەیەکی کە شاری خۆت ئەولاترە بۆ شارێکی کە و ئینکان زانایان جیازیان داوە لە شارێکەوە بۆ شاریکە بەڵام شارەکەی خۆت ئەولاترە وڵاتەکەی خۆت ئەولاترە فئیتر ئاوایە حەسەب یعنی ئەولەویەتی ئەو پێدانە دراوسێ چۆنە مامۆستا ئێمە مەسەلەن خەڵکانێکمان هەیە دراوسەکانیان نەبوون نەدارن خزم نییە دۆست نییە و فەرعانە نین کە جەنابەت باسیەکەی ئەمە ئەرکی دراوسێ بۆ دراوسێ چۆنە لە بەخشینە طبعا دراوسێ ئاگایی زیاتریان لە یەکتر هەیە لەو ڕەنگەیەوە ئاڵێم مەسەلەن طبعا دراوسێ یەکێکە لەوانەی کە رسول الله صلى الله عليه وسلم فەرموویەتی وەکو لە بوخاریە هاتووە ما زال جبريل يوصيني حتى بالجار حتى ظننت أنه سيورثه جبريل هەموو جارێکەیەت ئەڵێ ئاگات لە دراوسێکەت بێ حتا وتم لەوانەیە لە میراتیش بەریکەوێ فدراوسێ زۆر گرنگە ئینسان ئیهتیمامی پێ بدات دراوسەی خۆت بغض النظر عن مذهبه ودينه ولونه ولغته زماني قوميتي المهم دراوسيته حقي لسرت هي فأبيت أصل وايا إيبن توزي سار بينته ولا مسائلانا دراوسي نازاني بداخل وجاري وايا سير شوار صال دراوسي كد نازاني كيه جبون مونة جاري وايا كري أو مالنا ناسي چونکە بۆ کەم بۆتەوە یعنی چون و هاتن و ڕۆیشتن و برادەرێتی و سوحبەت و ئەم مەسائلانە دەسەر و هەموو جەماعەتی مزگەوت نەماوە خەڵک زۆر ناچێت بۆ مزگەوت زۆر شتی لە کۆڵەکاتەوە مزگەوت طبعا ئەگەر جەماعەتێکی حەقیقی هەبێ ئەزانی تعرفەکەی لەگەڵ دراوسەی خۆتا کوامە نزیکتە کوامە دوورترە کوامە برادەرتە کوامە لە نەفسی منطقە و گەڕەکتە فأصل وایە ئینسان علاقەیەکی باش دروستکە لەگەڵ دراوسەیە و بزانێ احتیاجی دراوسێت چییە لە هەموو جۆرە احتیاجەکانەوە لە هەموو جۆرە پێویستیاتەوە یعنی حتا ئەگەر جەناب یعنی بەرنامەکە مهلەبات باسی صدقه بکەین لە شێوازە معنەوەکەیەوە یعنی ئەسڵ وایە ئێمە
لەگەڵ دراوسەیە مادیەن و معنەویان ئاگامان لە یەکتری بێت چونکە ئەم دراوسەیە زۆر جار نزیکترە لە براکەت لە خوشکەکەت لە باوک و دایکت لە کەسوکارەکەت جاری وایە کەسوکارەکە لە لادەیەکان دراوسەکە ئەگەر تۆ عیلاقەت باش بێ لەگەڵ یاو یعنی یەک دڵ بن یەک هەڵوێز بن یەک مەبەست بن یەک دەست بن خۆشەویستیەک هەبێ لە بەینتانە یارمەتی یەکتری بدەن ئەو وەکو عەرەب وتوێتی ئەو ڕەغیفەی کە هەتە ئەو پارچەنا ئەو بڵین ئەو نانە بیکەی بە دوو لە تەولەتێکی بۆ تۆ دراوسێکت ئەوە ئیتر خێرێکی باشت دەستەکەوێ وەکوتم زەکاتی بەر ئەکەوێ و بەخشینیش بەر دراوسێ ئەەکەوێ و دراوسەکە هەرچیەک هەبێت بۆچی ئەم باس و خواسە زیاتر لە هەموو کات لە مانجی ڕەمەزان نادێتە پێش مامۆستا باسی بەخشین و زەکات و ئەو خۆی فتوای ئیمامی عوثمانە رضي الله تعالى عنه خليفي سيهمي راشدي كوصيتي مسلمانان يكر زكاة كان يعني لرمضان دركن يعني همو طبعا زكاة بينشج مرجيهية يكي لو أنا يحول عليه الحول أو باريه أو صالك بسراب صالك بصالي قمري طبعا بمانجي قمري صالك داينار رمضان بو رمضان ما بس لرمضان أويك يقدو حديث مان هي وإن كان حديث كان توزي ضعفيانتيا لباب أمانة علمية وكلا رمضان أجور مضاعفة فاداشتا كان زياتره مثلا حديث سلمان لابن خزيمة همانا كفرزك للرمضان بحفتا فرزة سنتي بفرز حسابه فتوك مبلغ زكاة دك برا دولة بنك مليون دركات خوي تعالى لسرة وحديثه بحفتا مليون بوي دركات فبوي للرمضان زياتر إن جاء رمضان مانجي بزيية مانجي سوزة مانجي عطفة مانجي حنانة مانجي مهربانية مانجي يعني دائما إنسان هزبة فقيرة كان كاتشوك أخوي بون منائما اللي العراق تقريبا شانزبو حفظ ساعات بالرجوع أبين فهستكي هست أجولي برانبر فقيرك روجاني بيج رمضان أبي أن فقيرة أجر ناني نبو بي خواردنوي نبو بي بيت شي حالي شون بو بي فبويا هيني تيايا يعني مسائل تحفيز وتشجيع تيايا بويا لرمضان زياتر باسي بلين زكاة باردان وبخشين وصرف تريجي تيايا زور باش ما مصاب هرچند لقسەکانی پێشودا ماشت پێکرد هەندێک ئەم زەکاتە ئەکرێ بە خەڵکێکی ئەتیادی و هەژار نەدرێ بەڵام لە هەمان کاتا مەسەن بۆ پرۆژەش ئەشێت لەسەرەتەکەوێ وەکو بەخشین لێت وەرەگیرێ لە لانخوای پەروەردگار وەکو زەکات قوڵە بێ لە شەروایانی ئیسلامە و پرۆژەی خێریەکان پرۆژە خزمەتگوزاریەکان هەر لە پرۆژە خزمەتگوزاریە متەنەوعەکانی شان بگرێت تا پرۆژەیەکی وەکو کەناڵی ئاسمانی پێیان جەنابەت پێشتر طبعا ئێمە جاری وا هەیە پەروەردەی ئاینیمان سەقەتە بەداخەڵ وا ئەزانین يعني ئەسڵی زەکات بیناکردنە يعني بینای خەڵکی پێ بکەی ئیتر بینای جەستە بێ یان بینای بینا بێ المهم زەکاتەکەت مەقسەدی خۆی بپێکێت فتۆ يعني ئەتوانی زەکات بێ بە فەقیر وەکوتم بە کەسان بە ئەشخاص ئەتوانی زەکات بێ بە پرۆژەیەکی زەخم کە خزمەتی ئاینی ئیسلام بکە کە خەڵک تەشجیع کا بۆ زەکات ئایا تەشجیعکردنی خەڵک ئیسە جەنابە من بان کردووە لەم بەرنامەیە غێر من خەڵک تەشجیعەکەم بۆ زەکاتدان ئەمە يعني خزمەتی ئەسڵی پرۆژەکە ئەکا ئەسڵی مەسئلەکە ئەکا کە زەکاتە بەڵێ زانایان فتوایان ناوە طبعا بە خلاف لە بینی زانایان بالمناسبە بەڵام قەولی ڕاجحی زانایان ئەوەیە کە زانایانی سەردەم کە هەموو پرۆژەیەک خزمەتی ئیسلامی تیا بێت زەکات پێی ئەشێ هەموو پرۆژەیەک وەلا سیەما وەکو وتمان کەناڵێکی وەکو ئەم کەناڵە بە ڕێزەی جەنابتان کە خزمەتی ئیسلامی پێکرێ و خزمەتی مسلمانانی پێکرێ و يعني ئەبێ دەوڵەمەند برای دەوڵەمەند براشینە دەوڵەمەندەکانمان ئەبێ خۆیان مەمنون بن زەکاتەکە بێن نەک يعني بە جۆرێک يعني بێن لە قەڵەم بە شێوازێک بۆیە زەکات پارەدان سێ مەرجیتیایە پارەدان یەکەم حەڵاڵ بێ دووهەم عن طیبی نەفس بێ یعنی خۆت مبادرەت کرد بێ سێهەم من و ئەدای تیانە بێ ئەبێ بنەتی تیانە بێ خۆمان مەمنون بین هەچ کاتێ یعنی ئینسانی زەکات دەر ئەبێ لە ناو خێرا حازر لە ناو شەڕا بزر لە ناو خێرا لە هەر شوێنێک خێر هەبێ ئەبێ یەکەم بێ ئیتر ئەو شوێنە پرۆژە بینایەک بێ هەرچیەک بێ خزمەتی مسلمانانی تیا بکرێت زۆر باش المهم زەکات بینای پێ ئەکرێ بینای ئەشخاص و بینای بینا يعني ئەبێ مەقسەدی خۆی بگەین جوانە مامۆستا تا ئێستای بەرنامەکەمان لەسەر بابەتە شتە معنەویەکان لەوانەی کە قابلی بەخشینن ڕاوەستاوین مادیەکان ببوورە ئەمانەوەی قسە لەسەر هەندێک بابەتی معنەوی بکەین ئەوە شتە معنەویانە چین کە پێویستە ئێمەی مسلمان
ڕێنمایی کراوین بیان بەخشین بە یەکتر. بەڵێ رسول الله صلى الله عليه وسلم لە مسلمە شعارێکی گەورەی بەرز کردوێت و فەرموویەتی كل معروف صدقة، هەموو چاکەیەک هەموو خێرێک سەدەقەیە، یعنی هەموو خێرێک بەخشینێکە. ئیتر هاتووە صلى الله عليه وسلم لە زۆر ئەحادیثا تەقسیمی کرد. ئەم خێرانە چین گەر جەنابەت لەسەریان ڕاوەستی؟ ئەم خێران چی بکات سەدەقەیە؟ ئەم مانگی ڕەمەزانە مانگێکە لەدەی ئەخیرا وارد بووە لە حەزرەتی رسول الله وعن طريق عائشة لە صحيح مسلمایە کە فەرموویەتی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. عفو کردن قورآن فەرموێ يسألونك ماذا ينفقون قل العفو. پێت ئەڵێن چی ئینفاق بکەیت چی ببەخشی بڵێ عفو. عفوی خەڵق بکە ئەوە بەخشینە، ئەوە باشترین بەخشینی معنەویە. پێویستمان بە ئیبتیسامە و زەردەخەنەیە. رسول الله صلى الله عليه وسلم فەرموێ لا تحقير، وكل مسلمة هاتوا حديث أبو ذر، لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق. ينطلق للفظك لمعروف كم مكره ولا إشي شاكا كم مكره أجر براك يجرب بزردخنه يعني برو روي بيتوا. للترمذي أفرمي وتبسمك في وجه أخيك صدقة. أم ابتسامة بو صدقة، أما شنك يعني إما واجب لسرمان رومان خوش به چونکە دینداری یعنی ڕووخۆشی دین بدەی بە خەڵک ئەبێ ڕوود خۆش بێ، ئەبێ ئەم بیضاعی کە بە ئێمەیە بە ڕووخۆشیەوە ئەبێ. قورآن فەرمێ قل إنما أنذركم بالوحي، يعني أنذركم من ئەتان ترسێنم ئەتان تۆقێنم بەچی؟ بە وحی، بە جبریل، بە قورآن، بە ئایەت. ئەم پێویستی بە چییە؟ پێویستی بە بشارەتە، پێویستی بە خۆشەویستیە، پێویستی بە ڕووی خۆشە، پێویستی بە ئیبتیسامەیە، تەوقەکردن، تەوقەی گەرم. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ هەچ کەسێ دوو مسلمان ئاوایە دەست یەکتری بگوشن تۆزێ دەست یەکتری بلەرێننەوە ئیلا تەساقەتت ئەو تاوانانی کە هەیانە وەکو چۆن گەڵایە لە دارێ لێ ئەبێتەوە. ئەمە باشترین بەخشینە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ئەن يمسك عن الشر، ئەوە سەدەقەیەکە وەکو لە مسلمە هاتووە. هەر واز لە شەڕ بێنە. من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت، يعني أو ليسكت. بس بيدنگ بە صمت هەبێ لەگەڵی ژا تۆزێ سەمت هەبێ. صمت جیا لەگەڵ سەمتە. صمت يعني بێدەنگی، سەمت يعني تۆزێ بە هەیبەت بە. آخر صمت هەیە لە خۆی لێ ترسی لە کابرا. فإنسانە بێ ئەمانە هەمووی ئەچێتە بابی چیەوە؟ ئەچێتە بابی معنەویاتی صدقەوە. بۆ نمونە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لە بوخاری مسلمە إذا أنفق المسلم على أهله نفقة وهو يحتسبها كانت له صدقة. هەچ کەسێ بەخشینێکی هەبێت خواردنێک بێنێتەوە بۆ ماڵ و مناڵی ئەهلیهی على ئەهلیهی، ماڵ و مناڵەکەی خێزانەکەی، بەڵام بەمەرجێ نیەتەکەی لەگەڵە بۆ خوا بێ یحتەسیبها. ئێمە چی کوشتوینی مامۆستا عەباس؟ ئەوەیە نیەت نازانی. حەسەنی بەسری ئەڵێ گیرم بەدەست نیەتۆ خواردووە، چونکە نیەت شتێ نییە بڕکە، نیەت هەر بۆ یەک ئیشە، یعنی نیەت بڕی ساڵێ ناکە، ئەبێ بۆ هەموو ئیشێ نیەت بێنی. رسول الله صلى الله عليه وسلم لبخاري على حديث سعد كوري بوقاصة أفرمي حتى اللقمة أو پاروانانە ئەگەر ڕەفعیکا بۆ دەمی خێزانەکەی کە ئێمەوە ناکەین سەوە بکەین لەوانەیە هەر یعنی قەڵک پێمەتێ سەد شتوانە خەنە پاڵ پارویەکە ئیبەی بۆ دەمی خێزانەکە ئەڵێ سەدەقەیە صلى الله عليه کاکە وە قسەی کۆلکەمەلانیە وە قسەی صادق المەصدوق صلى الله عليه وسلم. مامۆستا باسکردنی ئەم بابەتە معنەویانە کە شێن بۆ سەدەقە لای من چێژێکی زیاتریان هەبووە تا بابەتە مادیەکان. بابەتە مادیەکان ئەشێ لە ناو کۆمەڵگەیە ژمارەیەکی کەم خەڵک بتوانێ بەخشندەیان پێ یان لەوانەیە یەک شەخص وەنیە. بەڵێ بەڵام ئەمە بە هەمومانە کرێ ڕاستە، بەڵام زۆر کەمیش ئەدایانەکەین. هۆکارەکەی چییە گرێت چۆن زیاتر لەسەرەوە ڕاوەستی چێژێکی زیاتریە. شتە معنەویەکان ئیشکردن لەگەڵ ڕۆحە زۆر خۆشە. ئینسان ئەبێ ئیشکا لەسەر ڕۆحە و قسەی مەولانایە، ئەبێ ئیشکا لەسەر ڕۆحەکان. ئەم ڕۆحە بزانی یعنی ڕۆح لەدەست نەدەیت. ئێمە کێشەمان ئەوەیە زۆر قابلیەتمان هەیە بۆ لەدەستدانی ڕۆحەکان، زۆر قابلیەتمان هەیە خەڵک عاجزکەین، بەڵام قابلیەتمان نییە بۆ ئاشتەوانی، قابلیەتمان نییە بۆ ئاشبوونەوە، قابلیەتمان نییە بۆ سەحبی خەڵک. ئێمە ساحب نین، نەساحبین نەساحرین بۆ خەڵک. ساحری ئەو ساحرانە نە، ساحر کە خەڵک ڕاکێشی بۆ ئەم دینە پیرۆزە. ئێمە مفرقی لجەماعاتین، ئێمە مفرقی نفوسین، مفرقی ئەرواحین. الأرواح جنود مجندة ما تعارف منها ائتلف وما تناكر منها اختلف. أصل وايا روحكان يكتري بقرين أما پێویستی بە چییە؟ پێویستی بە قوربانی دانە، پێویستی بە دیان بەخۆدانە، پێویستی بە ئارامی و سەبرە، پێویستی بەوەیە کە تۆ ئەم سەدەقە و بەخشینانت هەبێ. خۆت وەکو غەزالی لە ئیحیایە ئەفەرمێ پێویست ئەم بەخشینە معنەویانە پێویستی بە ریاضەیە.
بەڕاستی ئیبتیسامە و زەردەخەنە شتێک نییە هەر لە خۆمە بچوە ناو خەڵک پێ بکەنم ئەبێ ڕاضەی ئەبێ بیخەمە یادی خۆم ئەبێ بزانم ئەجر و پاداشتەکەی بەقەوەتە ئەجر و پاداشتەکەی زۆرە لای پەروەردگار جەل جەلالوه فهەموو شتێ لەم بابەتانە پێویست ئەم مجتەمەعی ئێمە پێویستێتی زۆر پێویستمان بەوەیە کە بزانین یعنی چۆن مامەڵە بکەین لەگەڵ شەخصەکانە چۆن ئیشیان لەگەڵا بکەین چۆن نەیەڵین ئەم شەخصە یعنی کەسێک هەیە 3 ساڵ برادرن لەبەر غەڵەتێک ئەبێ بە دوژمنی دەی ئەمە ئینساف نییە ئەمە ئینساف نییە تۆ 3 ساڵ قسەی خۆش نانی خۆش سفرەی جوان سەفەرکردن بە یەکەوە ناو سەیارە تەلەفۆن هەڵوێست لەسەر هەڵوێستێکی خراپ یەکسەر بوو بە دوژمنت ئەمە کاکای من بە غەڵەتەوە جوانین خوای تەعالا ڕقی لە تاوانبار نییە ڕقی لە کەسێکە دەستی بۆ بەرزۆ نەکات ئادەم و حەوا جەریئانە معسیەتیان کرد جەریئانە ژوتی ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا فەرقیان چی بوو لەگەڵ ئیبلیسە ئیبلیس وتی بیما ئەغوەیتەنی یعنی تۆ بووی سەبەبکاری ئەوەی کە من تووشی ئەم تاوانە بم ئادەم و حەوا وتیان ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا فەخوا حەزی بە کەسێکە دایم دەستی بۆ بەرزۆ کات ڕقی لە کەسێک نییە تاوان بکە حەزی بەڵام ڕقی لە کەسێکە کە دەست بەرزەوە نەکات فپێویستمان بەوەیە ئەم سەدەقە و بەخشینە معنەویانە بزانین اینجا هەندێک شتی کە هەیە هەر لە بابی معنەویات بەڵام ڕەبتی هەیە لەگەڵ مادیەکانە بۆ نمونە قورئان فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون تووشی ئەجر و پاداش نابن لە قیامەتە هەرتا ئەوەی کە خۆشت ئەوێ و حەزت دێتی بیبەخشیت بۆ نمونە سەفت بینیوە بە چاوی خۆم لە قیامەتە مەسئولم سەفتە پارەی دەرێناوە کوامەی دڕاو بێەوە یاوە دەی قورئان فەرمێ ولا تيمموا الخبيث منه تنفقون خەبیثەکە دەرمێنە بیکەی بە هەمووی تاکەزاریەدا فاتیمە درهم بالضبط فاتیمە درهمێکیەدا بە فەقیر ئەچوو عەتری لێ ئەیە وتیان فاتیمە عەتری بۆ چییە وتی درهم يقع في يد الله قبل أن يقع في يد السائل ئەمە ئەگا بەدەستی خوا پێشەوەی بگا بەدەستی فەقیرەکە هەژارەکە لەن تەنالوا البر جاری وا هەیە بۆ نمونە کراسێک هەیە سەخری چووە خۆش دەکراسی جوانە هەیە سەخرچووەکەی بە فەقیرەکەەوە مامۆستا بامن لەسەر ئەوەیە کراوەسم ئەم بابەتە معناویات نەو مادیەکەش لەگەڵ چێ دەکرێت بە مسلمان و نامسلمان و ئەو بابەتانە ینی گرنگە چونکە ئێمە کۆمەڵگەیەک هەمیشە کۆمەڵگەکان زۆر مختلفن تێکەڵن چی لە ئەوروپا چی لێرە مەسەلەن زۆرێک لە تێکەڵاییمان هەیە ئەکرێ ئەم بابەتە معنەویانە کە مسلمان ئەیان بەخشەیە کە تاکێک ئەیان بەخشێ بەرامبەر بە کێ بیان بەخشی پێکەنینمان بەرامبەر بە کێ بێ بەڵێ خۆی ئەسڵ وایە لە دینی ئێمەیە ئەسڵ وایە ئینسانی مسلمان یعنی بەخشینەکە بدا بە مسلمان کە مسلمان ئیسفادەی لێ بکات مەسئلەیەکی خلافیە ئایا و بەغەیری مسلمان لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە لەگەڵ ئینسانەکان هەمویان چونکە ئیبتیسامە زۆربەی جار لەگەڵ منا پێویستن نییە لەگەڵ کەسێک کە پێویستەکە ئیشت پێیەتی بێتە ناو دینەکە ئیشی مادەت پێ نییە ئیشی مەسلحەت پێ نییە ئیشی معاملە و پارەت پێی نییە ئیشی ئەوەت پێیە کە بێنیتە ناو ئەم دینی ئیسلامەوە پێویستی بە چییە پێویستی بە شتی معنەویە ئەم شتە معنەویانە زیاتر لەگەڵ خەڵکە غەیرە نامسلمانەکانە ئەبێ ئێمە هەمان بێ یعنی جاری وا هەیە من تعجوم لێیە مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەر تووڕە بێ لە 400 نەفەر 400 نەفەر بەبێ زەحمەت هاتوونەتە بەردەمە بۆ لێیان تووڕەبی ئەوەی کە تۆ لێی تووڕەی لەوێ دانەنیشتووە لە شوێنی کە دانیشتووە فپێویست ناکە منە بێ بە خێراتنیان بکەم بەس نییە نەچوون بۆ سەیران و سەفا هاتوون گوێ لە قال الله و قال الرسول بگرن ئەسڵ وایە ئێمە ئیبتیسامەمان هەبێ لەگەڵ ئەوانەی کە لەم سەر شەخسیە دانیشتوون بۆ نمونە لەگەڵ ڕێزما بۆیان ئەخۆنەوە ئەبێ بچم دانیشم داوایان لەگەڵا بکەم و بە پێکەنینەوە ئەی من فریان نەکەون کێ فریان کەوێ ئەل لێرەوە تفو لعنەتیان بکەم ئەمە شەرعەن جایز نییە چۆنە بێ ئەسڵ وایە ئەم معنەویە لەگەڵ هەموو زاتەکانە بێ لەگەڵ ئینسانەکانە بێ زۆر باش مامۆستا گەیشتوونە تا کۆتایی بەرنامەکە بەداخەوە بابەتێکی زۆر هەستیار و پرچێژە ئێستا دەرفەتەکەمان هەیە دەرفەتێکی گونجاو مانگی ڕەمەزان و لە سەرەتای و 27 ڕۆژمان ماوە خۆی گەورە هیدایەتمان بدا دەکرێت بە کورتی پێمان بڵێ مسلمانان چۆن لەم مانگەیە وەکو بەخشندەیەک مامەڵە بکەن واللهی ئیتر ڕەمەزان فرسەتێکە قورئان ناوی ناوە ئەیامًا معدودات ئەم ئەیامە معدودە یان 29 یان 30 ئەم 30 ڕۆژە هەوڵ بین گەورەترین تاعەت و خواپەرستی و چاکەی تیا بکەین چونکە ڕەمەزان بۆ ڕەمەزان وەکو ڕەسوول الله لە موسلیمە ئەفەرمێ کەفارەیە لە بینیانە ورسول الله صلى الله عليه وسلم جبريل دعاي لكسي كردوه بيت ناو بيب خاطر رمضان ورمضان طواوكا خوالي خوش نبي الله رغم أنف عبد دعاي الله بلي آمين ببيغمر دعاي ليكا
رسول الله فەرمێ فقلت آمين دوعای جبريل و آميني رسول الله حتما مجابة فكسر بيت ناو رمضان وخوالي خوش نبي براستي مشكلة فهول بين همومان يعني دسي خير راكيشين بو ببين بو مقابل أو مقابل هاش كسي بيه وبزانين شتا مهم كان قرنجا كان له جيان معنا وبصمي خومان ديار بيه لم جيانه ورمضان هلو فرصتك يعني رمضان جاديكي قيرتاوى يعني برا أم لاولاي برا لحد قولي جوان وحدائق وترتيب بۆی پێی تێنیت و مەدرسەیەکی زۆر گەورەیە ئەبێ ئەسڵ وایە ئێمە دەرسی ئەم لە هەموو مادەکان ئیسفادە بکەین مادەی بەخشین مادەی بەخشینی معنەوی بەخشینی مادی مادەی ئیتر سەڵات و تەراویح و تەسبیح و تەهلیل و ذیکر و قورئان خوێندن و هەرچیە تۆ ئەڵێیت هەوڵ بین باش بین چاک بین و قەت نەخۆمانمان بیر بچێتەوە نە مەنتیقەمان بیر بچێتەوە نە ئەهل و کەس و کارمان بیر بچێتەوە چونکە ئێمە وەکو تەسبیحێک واین وەکو سیلسیلەیەک و زنجیرێک واین هەمومان دەستمان بەدەست یەکەوەیە و ئەبێ هەمووی لە خزمەتی یەکابین و هەمومان لە بابە معنەویەکەوە حەماڵی رسول الله فرميتي إماطة الأذى عن الطريق صدقة يعني همو يقل إما حمالي بكين بو أوي توشي أو صدقة وبخشي نبين لا ولا درهم يكو هتا ما لا نهاية هو البين يارمتي فقير وهجار أم شويناني كخزمتي إسلامك يارمتي أمي إن شاء الله بالرز ما مصطفى ديار شيخ محمد ما مصطفى عيني عزيز من داي خزمتي زور سباس بو مشكاري بكزكاني نربرز وخوشويستكان هاتينا برنامج هاتیە کۆتایی ماوەی بەرنامەی گفتوگۆ تا دەرفەت و ماوەیەکی تر پێتانەگەینەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس سەکانە خۆش بەست.